100 ساڵ لەمەوبەر لەم مانگەدا ئۆفا جانسنی تەمەن 39 ساڵان بوو بە یەکەم ژن ناوی لە هێزی مارینزی ئەمریکادا تۆمار کرد. ئەمەش بەرلەوە بوو ژنانی ئەمریکا مافی دەنگدانیان هەبێت. تایبنووسێکی زۆر کارامە بوو ناوی سەربازانی ئەمریکای تۆمار دەکرد لە شەڕی یەکەمی جیهانیدا خزمەت بکەن. 100 ساڵ دواتر ژنان دەتوانن دەنگ بدەن و دەتوانن لە بەرەی شەڕدا بن. نزیکەی 14,000 ژن لە ناو هێزی مارینزی ئەمریکا لە هەموو پۆستەکاندا خزمەت دەکەن، واتە لە 108 هێزی مارینز پێک دێنن. 100 ساڵ لەمەوبەر ئێمە ئیشی ئیداریمان دەکرد لە ئۆفیسەکاندا و ئێستا یەکەمی ژنمان هەیە بووتە ئەفسەر. ئێمە سەلماندوومانە توانی پێویستیمان هەیە. بە بڕوای من دەمێنێتەوە سەر ڕێبەراتیمان و ژنانی تر دێنە ناو هێزی مارینز کە مسۆگەری بکەن ئەم دەرگایانە هێشتا کراون بەڕووی ئێمەدا. جەنەڕاڵ لۆرێدا ڕۆناڵدز گۆڕانکاری گەورەی لە ناوهێزی مارینزی ئەمریکا بینیوە لە وەتای 1986 کە خزمەتی دەست پێ کرد. ئەو دەم ژنان نیان دەتوانی فڕۆکەوانی بکەن یانیش لە ناو کەشتیدا خزمەت بکەن. لە ڕابردوودا لە هێزی دەریایی ژنان ڕێگەیان پێ نەدەدرا سواری کەشتی ببن، کەچی ئێستا هیچ بربەسمان لە بەردەم نییە. ئەوەش بەری ڕەنجی هەموو ئەو ژنانن کە پێش ئێمە خزمەتیان کردووە. ڕۆناڵدز جێگری بەرپرسی زانیاریە کە هەموو بوارەکانی ئەلکترۆنی دەگرێتەوە. تەنیا ئەرکەکان نین گۆڕانکاریان بەسەردا هاتبێت. سەربازی دێرینی ژاپۆنی ئەمریکا بڕیاریدا لە 2009 بچێتە ناو هێزی مارینزی ئەمریکا تا ببێ بە نمونە بۆ ژنانی تری ئەمریکایی وەک خۆی دەڵێت. بەڕاستی زۆر خۆشە ئەم مارێنزە گەنجانە دەبینین. ئێستا خەڵکی جۆرا و جۆرتر دەبینین بە هاوبەری لەگەڵ ئەو کاتەی من هاتم. وەک ئەوە دەچێت شایەتی مێژووی دوێنێ و ئەمڕۆ پاشە ڕۆژ بین. هەرچەندە ئەمڕۆ دەرگای هێزی مارینز بۆ ژنان کراوەیە، بەڵام هێشتا ئاستەنگ و ئەرکی قورس لە بەردەمیاندایە. بەڕای من گرنگ ئەوەیە پشتیوانی و ڕاهێنانی پێویستیان پێ بدرێت و چاودێری بکرێن. لە کۆتاییدا مەسەلەکە ڕێبەرایەتیکردنە، لێهاتووی و ئامادەبوونە. هەر کەسێک ئەمانەی تێیدا بێت شایستەی ڕێبەرایەتیکردنە.